سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، دیارە ئێمە لە کەشێکی سارد و بەفراوی داین لە ئیدارەی سۆران لە ئێستادا بەفرێکی باش ئەبارێتن. ئەمە شوای کردووە کە کەش و هەوا سار ببێ و هاوڵاتیان لە شەودا زیاتر بۆ ئەو خواردنانەی وەکو پاقلە شێلمە ڕوو لە دەرەوە بکەن و سەردانی ئەو عارەبانانەی سەرشەقامەکان بکەن کە شێلمە و پاقلەی تێدا ئامادەکەن. من ئەچمە لای یەکێکیان کە لە ئێستادا سەرقاڵی کارکردنە لێرە بە ئامادەکردنی پاقلە و شێلمەوە سەرقاڵا. سڵاوت لێ بێتن، ئەم شەوە ساردە کە بەفریتیا ئەبارێت تا چەندە خواست لەسەر ئەو بابەتانەی ئێوە هەیە؟ بەخێر بەسەرچاوم لەگەڵ هاتنی ئەم شەپۆڵی بەفر و بارانە خواست لەسەر ئەم خواردنانە زیاتر بووە و بە شێوەیەکی گشتیکەوە لەگەڵ هاتنی هەر شەپۆڵێک مشتریەکانمان زیاترە بێت و داواکاری زیاترە بێت. ئەتوانین بڵێن ئەم شەو جیاواز لە شەوەکانی تر خەڵک لە شەواندا زیاتر ڕوو لە دەرەوە ئەکاتن کە بەفرەبارێت؟ ئەرێوەڵا لەم شەوەدا فەرقی کردووە لەگەڵ شەوەکان تر کە بەهۆی نەهاتنی شەپۆڵی باران و بەفر بازارمان کەستر بوو و بەرەو نەمانە چوو، بەڵام لەگەڵ هاتنی ئەم شەپۆڵی بەفربارینە خەڵک زیاتر ڕووی لە خواردنە گەرمەکان وەکو پاقلە و شێلمە دەکات و داواکاری زۆر لەسەرە. ئامادە کردووە گەر پیشانمان بدەیت بزانین ئەوە پاقلەیە وڵات چۆنێتی لە ماڵەوە ئامادە دەکرێت، ئەوەوی دیکەش شێلمەیە. بۆی بەفربارینەوە سەردانی بازارمان کردووە، سەردانی پاقلە فرۆش و شێلمە فرۆشی شتی گەرمەکانی شەوانمان کردووە بۆهۆی بەفرینبارینەشی خۆشەوە. ئەم شەو بەفرەشی خۆشباریوە لە شاری سۆران خەڵک سەردانی ناو بازاری سۆران دەکات وەکو شێوەی پاقلە فرۆش و شێلمە فرۆش قاوەشتی وە سەردانی ناو بازارێکە وەکو گەنجەکانی سای سۆران. خۆتەزانی سۆران لە چاو شوێنەکانی تر بەفری زیاتر لێ ئەبارێتن، بەڵام ئەم ساڵ بەفر تاخیرتر باریوە درەنگ کەوتووە لە ساڵانی ڕابردوون. هەر ئەمە شەوای کردووەکەوە بێتە دەرەوە سەردانی بازار بکەیت؟ بەڵێ ئەم شەو یەکەم شەوی بەفربارینە، ئەم ساڵ بەفر زۆر تاخیر باران بەفرباری بەهۆی بەفربارینەوەکەوە ئەم شەو سەردانی شاری سۆرانمان کردو ناو بازاری شاری سۆران. شاوة بركة راب لا ها بس تصوير بەفرێکی خۆش ئەبارێتن ئێستا چی وای لە تۆ کردووە لەم کەشە سارد و بەفراویە بیتە دەرەوە لە بازاری سۆران؟ پێشەچی بە خێراتنی کەناڵەکەتانەکەن و بە خێراتنی جەنابشتانەکەین. بێگومان بەفر کەشێکی زۆر خۆش و ئارامی هەیە تەبعاً و هەروەها گەلێک دڵخۆشکەرە لەبەر ئەوەیە و هەروەها کەمیش ئەبارێت لەبەر ئەوەیە تەبعاً کە هاتینە و تایبەتیش کە بۆ ئەوی پاقلە و شێلمە لەو کەشەدا گەلێک بەتام و خۆشترە و بێگومان دڵخۆشکەرێکی زۆر خۆش. ینی ساردیەکەی بێزارکەر نییە کە هاتوتە دەرەوەیان دڵت پێی خۆشە؟ هەز بە ساردەکەی ناکەیت چونکە لەبەرەوەی کەمە باریتن بەڕاستی زۆر خۆشە، یعنی هەز بە سارما ئەوانە ناکەیت. ئەو مناڵت بۆ لەگەڵ خۆهێناوە؟ طبعاً ئەو لە من زیاتر کەفی بە بەفر دێتن بە کەشکەوە ئەوەی هەوای بەفر. حەزت لە بەفرە؟
زعلي نيتك شوانێک کەوا ساردن یا شوانێکەوە بەفرەباری هەم خەڵک زیاتر دێت دەرێت چکە لەناو شارەکانە بەفر کەمە باری و بازاری ئەو گەرم ئەو خواردنەوانەش باشترە ئەو شەوی کوبێ زیاتر لە ساڵدا پایزان وستانان بە تایبەتی ئەو کاتانێکەوە شەو تەواو درێژەبی خواستی کوبەی زیاترەبی و بەعقمی وەش هەم شەوەکە درێژترە خەڵک زیاتر برسیەبی ئەم شەوانێکەوە ساردن بە تایبەتی کە بەفرەبارێتن ئێستا ئەبینی یەکێکە لە شەوە هەر ساردەکانی زستان کە یەکەم بەفری شوابارێ لە سۆران ئەم شەوانە جیاوازی هەیە؟ بەڵێ جیاوازەکە ئەوەیە خەڵک تامەزروعەکە کە بەفر لە ناو شار ببارێت کە بەفرش لە ناو شارەکان باری خەڵک زیاتر دێتە دەرێ و ئەو خواردنانێکەوە گەرمن ئەخۆن لوکڵ دەبارێت دیمەنێکی جوانی بە ناوچەکە بەخشیوە دار و درەخت بەجارێک سپی پۆش بوونەوە بەفرێکی باشیان کەوتۆتە سەر هەروەها زەوی و دەشت و دەریش بە تەواوی سپی پۆش بوون ئەگەرچی بەفربارین ساردیەکی باشی لەگەڵ خۆی هێناوە بەڵام ئەمە وای نەکردووە هاوڵاتیان لە بینینی دیمەنەکان بێبەش بن بەڵکو بە دڵخۆشیەوە لە کەشێکی ساردەوە سەردانی بازاڕی سۆرانیانە کرد بەرەو ئەو دیمەنە جوانانە داهاتن بۆ وێنەگرتن و بۆ خواردنی ئەو خواردنانەی کە گەرمکەرەوەن بە تایبەتی پاخلە و شێلمە لە بازار دەیان کڕیوە دەیان خوارد خوای گەورە ئەم بەفربارینە بکاتە مایخێر و بەرەکەت بۆ سەرجەم دانیشتوانی ئیدارەی سربەخۆی سۆران و هەرێمی کوردستان ڕێز و سڵاوی ئازاد و مەراوایی قبوڵ و فەرموون خواتان لەگەڵ